دوای وەرگرتنی فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە هێزێک پێکهێنرا بە سەرپەرشتی خۆمان و بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتن و بەڕێوەبەری بەشی مادەی هۆشبەرەکان و ئەفسەری بنکەی ڕەحیماوە دەست گیرا بەسەر کارگەیەکی دروستکردنی مادەی هۆشبەر لەگەڵ دوو تاوانبار. کارگەکە بریتی بوو لە 2 ئامێر بۆ دروستکردن و دەرهێنانی مادەی هۆشبەر لەگەڵ نۆکی سەیحەبی خام واتە فەل لەگەڵ 51 کارتۆنی حەب لەگەڵ ئۆتۆمبیلێکی جۆری پاترۆڵ جامتاریک کە تابلۆیەکی نایاسایی یەکێک لە وەزارەتەکانی پێوە بوو بۆ چاواشاکردنی بازگەکان. ئەمە ئەم ئیشە ئەم شەوە ئەنجام درا. ئەمە زۆر خەتەرە بۆ بڵاوبوونەوەی لە ناو شارەکەمانە. هەرچەند ئەمانە پێم وایە لێرە ترانزیێتە بێت لە خوارەوە دێت و لێرەوە چونکە لەم بابەتانە جارێ دیکەش گیرا 2 جاریکە گیرا بە زۆری دێتە ئێرە لێرەوە وابزانم ڕەوانی شوێنی ترەکرێت چونکە ئەم هەموو مادەی ئەگە بێت و لێرە بڵاو بێتەوە بکارە ساتە بەڕاستی داوا لە سەحافەشەکەین بۆ ڕێنماییکردنی هاوڵاتیان و ئەوانە بۆ ئەم جۆرەشتانە.